خۆرەوە نییە وڵای خی گەورە ئێمە دروست کردو بە چێژمان لێ وەربگرێت هەر بۆ خۆشیە شتیوان نییە یعنی تۆ تەسەوڕکە کابرایەک بێت بینایە زەخم دروستکات کۆمەڵێ مهندس و کرێکار و عەمەلە بێنێت بینایە گەورە دروستکە 2-3 ساڵە خەریکێتی تەواو بوو ئەو خەڵکەش چاوڕێتی بێن پیاوان بینایە بۆچی دروستکات دەدوای ئەوەی کە تەواوی کرد ئەرێ قوربانەمەت بۆچی دروست کردو وڵای کاکەم هەر بۆ خۆشی دروستم کرد یعنی چۆن ئەو هەموو پارە سەرفکردنە و ئەو هەموو مهندس و ئەو هەموو هیلاکەتی و ماندوو بوونە هەر بۆ خۆڕایی ئێمە شتی وا چۆنە برا دیارە مەبەستێک هەیە لە دوای دروستکردنی چی ئەم بینایە ئەمەش ولله المثل الأعلى ئایا خی گەورە ئێمەی دروست کرد ئاسمان و زەوی دروست کرد ئاوها بەو مەحکەمیە ترون السماوات والأرض بغير عمد ترونها حب بێ عەمود ئێمە ناتوانین خێمەیەک هەڵواسین لا بێ عەمودێکی بۆ دانین خانوویەک بکەین ئەها مزگەوتە چەند پایی تایە 5-6 پایی تایە ئێتاو بەڵام ئاسمان بەو فراوانی و پانیە خی تەعالا دروستی کردەوە بێ عەمودێک بێ دینگەیەک ڕایگرێت کێ ڕایگردووە خی گەورە ڕایگردووە خی گەورە ڕایگردووە کەواتە خی تەعالا خەلق السماوات والأرض بالحق کەواتە بۆ مەبەستێک بۆ هەدەفێک بۆ حیکمەتێک خی گەورە ئێمە و ئەرز و ئاسمانشی دروست کردووە و لە پێناو چییە ئەرز و ئاسمانی دروست کردووە هەدەفە چییە عیبادەت و پەرستنی خی تەعالا وما خلقت الجن والإنس إلا ليعبدون کەواتە ئێمە بۆ پەرستن دروست کراوین بیرمان نەچێت